لە زۆرینەی قوتابخانەکانی سلێمانی ئەنجومەنی باوکان و دایکان دروست کرابوو. لە ڕێگەی ئەم ئەنجومەنەوە پارە لە کەسوکاری قوتابیان وەردەگیرێت و پێداویستەکانی قوتابخانەی پێدابین دەکرێت. لە هەندێک قوتابخانەش لەو پارەی کە لە دایک و باوکی قوتابی وەردەگیرێت پارەی کارگوزار و باخەوان دەدرێت. وتەبێژی بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانیش لەگەڵ ئەوەی پشت ڕاستی زانیاریەکانی پەیام دەکاتەوە دەشڵێت وەرگرتن و کۆکردنەوەی ئەو پارەیە لە کەسوکاری قوتابیان حاڵەتێکی ئاسایی و یاساییە. تایبەت بە ئەنجومەنی دایکان بابانی ناوەندەکانی خوێندن ئەمە ساڵانە ئەم ئەنجومەنە هەڵەبژێرێت بە کۆی ئەو دایک و باوکانەی کە لەناو هەڵەکە بەڕێوەبەری قوتابخانە خوێندنگاکە بانگیانەکات کۆبوونەوەکات چەند کەسێکیان هەڵەبژێرێت بۆەوە ئەو کەسانەش سەرپشکەکرێن بۆ ئەو کەم و کوڕانەی کە لەناو بینایی تەلاری قوتابخانەکە خوێندنگاکەیە هەیە چەند چاشیکەن. بەڵێ ئەو دایکان و باوکانە سەرپشکن لەوەی ئەو کەم و کوڕانێک کە هەستی پێەکەن لە ناو بینای قوتابخانە خوێندنگەکان هەیە چەند چارەسەری بکەن. بۆ ئەم قەیرانەوانە زیاتر لە 7 ساڵە بێت دامەزراندنی کارگوزار و پاسەوان و باخەوان نەکراوە لە هەمان کاتیشە خانەنشینکردنیشان بەردەوامە. لەبەرەوە زۆر جار ئەمە ئابێت لەبەرەوە ڕێکارێکە دۆزنەوەێت دایکان و باوکان لە ڕێ ئەنجومەنەکانەوە یاخود بەڕێوەبەری قوتابخانە خوێندنگەکان لە ڕێی مامۆستاکانی خۆیانەیە شتێ پارەکە موچەکانیان وەرەگرن شتێک کووەکەنەوەنێ بۆ ئیشکردنی بۆ کەسێک بهێنن کە کاریان بۆ بکات. لە بەرامبەریشدا ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستان وەرگرتنی پارە لە کەسوکاری قوتابیان بە نایاسایی ناودەبات و ئاماژە بۆش دەکات لەم ڕۆژاندا لیژنەکەیان بۆ تاوتوێکردنی ئەو پرسە کۆ دەبێتەوە و لە بەدواداچوونەکانیشیان بەردەوامن. ئەم پرسە تەواو ناقانونیە چونکە هیچ خوێندنگەیەک نابێت دایک و باوکانی خوێندکارەکانیان مولزەمکەن بۆی کە پارە بدەن بە خوێندنگەکە بۆ نۆژەنکردنەوە یاخود دابینکردنی هەر پێویستێکی تر کە لە خوێندنگەکەیە هەبێ. لە هەندێک خوێندنگە بیستومانە کە خوێندکارەکان بەپێی ئەو بڕە پارەی پێشکەشیان کردو جیاوازی کراوە لە نێوان خوێندکارەکانە کە ئەمەجێ قبوڵ نییە. وەزارەتی پەروەردە بە تەواتی ببێتە سەرخەت بۆ ئەم بابەتە و ئەم شێوازە مامەڵەیە لەلایەن هەندێک لە خوێندنگاکانەوە نەمێنێت و ئەم دیاردەیە بنەبڕ بکرێ چونکە ئەو ئەرکی سەرشانی حکوومەتە کە هەموو پێویستیەکان لە خوێندنگەکانە دابین بکە تاکو ستافە بەڕێزەکانی خوێندنگەکان پەنا بۆ ئەوە نەبن کە دایکان و باوکان ئەو پێویستیانیان بۆ پڕ بکەنەوە. ئەم پرسا بە تەواتی دەگەینە وەزارەت و بەدەداچوونی تەواوی بۆ دەکەین لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر و قسە لەسەر ئەو ئەکەین کە چۆن بتوانین ڕێگە چارەیەک دابنین. وەرگرتنی پارە لە کەسوکاری قوتابیان لە قوتابخانەکانی سلێمانی لە کاتێکدایە بە پێی دەستوری عێراق خوێندنی بێپارە و بێبەرامبەر مافی هەموو هاوڵاتێکی عێراقیە. لە ڕێنمایی و یاساکانی وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمیشدا هاتووە لە بەرامبەر خوێندندا نابێت هیچ بڕەپارێک لە قوتابی و کەسوکارەکەی وەربگیرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.